ئەوانەی کە بیرمان دێکەم و زۆر هەر کەسەمان بەبێ تەمەنی خۆی ئەگەر کەسێک لە ئێمە نانی نەبوایە دایکمان دەمانی نار بۆ ماڵی دراوسەیەکمان بڕۆ چەند نانێک بێنە، نانمان نییە، دراوسەکەشمان بە هەمان شێوە چێشتمان بۆ یەکتری دەنارد، دراوسێ چێشتی ئەنار بۆ دراوسەیە ڕێز و حرمەت و خۆشەویستی هەبوو، تۆش بە هەمان شێوە. ئەمە لەوانەیە زۆرێکمان مناڵ بووینە کردومانە، نانمان لە ماڵ دراوسێ هێناوە، دراوسێ نانی لە ماڵمان هێناوە، خواردنمان بردۆ بە ماڵی دراوسێ، دراوسێش بە هەمان شێوە. بەڵام ئێستا ئەگەر خواردن بەری بۆ ماڵی دراوسێکەت یا خواردنەکە دەڕژێنێ، ئەمە خاڵی یەکەمە. دوایەوە کە تۆ ڕۆشتی ئەکات ناو تەنەکەی خۆڵەکەوە، ئەزانی بۆچی؟ یەکەم سیقە و متمانە زۆر نەماوە، ئەڵێ ئەترسم ئەمە سیحری تیابێت، بەڵام جاران ئەو شتە نەبوو. ئەمە خاڵێکە. جاری وایە کەسێک سەد لێ ماز بۆ کەسێ دەنێرێ، وەڵڵا کەسەکە ناوێرێ بیخوا، ئەڵێ نەک سیحری تیابێت، خەڵکە ئەوەندە خراپ بووە بەتەمای بانانیش ببارێ. و دوای ئەوە یەکێتر لە هۆکارەکانی ڕەشاندنی ئەو خواردنە کە نایخوا ئەو دراوسەیە قێزی لێ دەکاتەوە، دەڵێ وە چییە منەوە بۆچی بخۆم؟ بۆیە سەیرەکەی سبحان الله شتەکان زۆر گۆڕانکاری بەسەردا هاتووە. بە جۆرێک ئەو خۆشەویستی کە جاران لە نێوان دراوسەکاندا هەبوو ئەمڕۆ نەماوە. ئەمڕۆ ئەگەر خواردن بەری بۆ ماڵی دراوسەیەکت یا بچی داوای دووسێ نانی لێ بکە، لێ سوالکەرە چییە؟ یعنی سبحان الله بم شێوە خەڵکاوە خراپ بوو. کابرا هاتوو پێویستیوێکی بە تۆیە سوالکەرە، کابرا دواکەوتووە، فڵان کەس عەشایەرە دواکەوتووە، نان داوای نان لە خەڵکەکات، بەڵام جاران ڕێز و حورمەت بوو، ئێستا بۆتە دواکەوتن و بۆتە سوالکەری. بۆیە با بە خۆماندا بچینەوە. ئێستا خەڵکی ناوی یەکتر نازانن، هەر دراوسێکی ناوی دراوسەکەی نازانێ، خواردن بردنی چی و نان بردنی چی و داواکردنی چی، هەر ناوی دراوسەکەی نازانێ. بەلاتانەوە غەریب نەبێ چەند ساڵێکی تریش قەزا و ناحیەکانیش وەکو پارێزگاکانی لێ دێ، ئێستا تقریبا 140 گۆڕاوە، بەڵام هێشتا ماوێتی گۆڕانکاری تەواو بەشتا نەهاتووە. بۆی تەماشاکەی ڕێز و حورمەتی جاران نەما لەگەڵ دراوسێدا بۆ شێوەی کە هەبوو، ئەو خۆشەویستی هەبوو کە دراوسێ حەزی نەئەکرد بەبێ دراوسەکەی نان بخوا، نەما ڕۆی زۆر بەکەمی ماوە، ئەوەشی کە ماوە ماوەیەتر نامێنێت، چونکە ئەم جیلێکە پێگەن تەنها ئەوەی کە مەبەستیان بێ و کە لایەنەوە گرنگ بێت تەنها مۆبایل پارۆ سەیارێ، یەک شتێک بەلایەنەوە گرنگ نییە. ئەم جیلێکە تازە پێگەن خوای گەورە هیدایەتیان بدات. ئێستا ئێمە دەمانێت وەک گاور و جوولەکەکان بژین، نەک وەکو موسڵمان و وەکو باو باپیری خۆمان، دەمانێت وەکو گاور و جوولەکە بژین، کەس نەناسی. و ئێمەش کە ڕۆژانە تەقلیدی گاور و جوولەکە دەکەین بە دڵنیایی وەکو ئەوانمان لێ دێ، وامان لێ دێ دراوسێکەمان بمرێ، قەسەم بەخوا ئاوا بڕات دراوسێکەمان بمرێ و دو جەنازەکەی ناڕووین، قەسەم بەخوا دراوسێکەم ببڕێ ئەڵێ حەقم نییە بەسەریەوە. پەلە مەکەن جارێ، پەلە مەکەن، وردە و دەوای لێ هاتووە بە جارێ ماوێتی، خوا ڕەحم کات، چونکە ئەم جیلێکە پێگەن زۆر خەتەرن.